لەڤر بڕێ کەفتنج بۆ ژیانەکە باشتر بە هەفپار بەوێ ژیانە و لە هەرێما کوردستانی هەبوو لێ پێلێن دەریایی جەڕێنەدان ژیانەکە باشتر بژینوەکە وان هەزرژێ کردی هەموو وڵاتین کو دناوا گەمیەدا ڕزگار بووین بە ئێک ئاوا بەحەزجێ نقمبوونا گەمیە دکەن لێ کەس جوانە بێژە دەزانە ئەندامێندنێن خێزانە خوا دەرنەچۆن داڵ سێ جگەر گۆشەم لە دەستداوە ئێمە ئەو ڕۆژە 22 مانگ ئێمەیان برد بۆ ئەزمیر بۆ سەر ئاوەکە قاچاقچی ئەمەی بر بۆیە ئێمە قەولمانەوە بوو قاچاقچی وتی ئێمە بە یەختتان بین کە چوونە سەر ئاوەکە بینیمان بەلەمێکی زۆر گچکە بوو ویسمان سوار نەبین بەڵام ئەوان بڵین دەمامکی خۆیان کرده بوو چەقۆیان لێ دەرێنین ئێمەش لەبەر خاتری ژن و منداڵەکانمان وتمان ئێستا ئەوان ئەتوانین ئێمە بکوژن فڕێمان دەنێ ئاوەکەوە بەسی لە ژن و منداڵەکانمان کەین ناچار بووین لەگەڵ ئامۆزایان سوار بووین بویەرە vêcarەیە پەنابەرێن کورد هەمان بویەرە ئایلانی کوردی ئینا هەزرا خەلکی کوردستانی و جیئانێ جارێکا دنزێدەباری چەندین کریزان لە هەرێمێ وڵاتی ڕاستی کریزێندن بوون و خەمێندن هاتنە ماڵاوان ئەو وڵاتیەوە کە بخوا دەبێژن دنهادا تنێ داخوازیەوان دیتن و vەگەڕاندنا تەرمێزار و کەسی و کارێن وانە ji bo هەرێما کوردستانê ji bo yekê di axa xweda bihêne veşartin. هەفتا کەس دەبوو 68 کەس هەبوو هەفتا بۆ 68 کەس بوو 22 نەفەرمان دەرچوو زۆربەی زۆری خنکە ئەوەی لە تقریبا 9 مناڵی تێدا بوو 9 مناڵەکە بەزە و مناڵی من دەرچوە ژیار ئەوکانی تر هەمووی خنکاون ژنەکانیش تقریبا 12 ئافرەت دەبوون ژنەکان 4 ژن سێ ژن و کچێکی تقریبا 12 ساڵێک دەرچووە لەسەر بوێری سەرۆکاتی هەرێمی ڕاگەهاندنێک بەڵاوکرد و داخوازی حکوومەتە هەرێمێ کرد هەموو بزاوانج بۆ ئەفکاریکردنا کە سوکارێن قوربانیان و vەگەڕاندنا تەرمێ قوربانیان بخەنە بەرچاو و بێتر دنەهادا گەلێ کورد پێتیوی بدان بخواداگرتنێ هەیە هەفدەم حکوومەت هەرێمی ڕاگەهاندنێک لەسەر بوێری بەڵاوکرد و ئاماژە بۆ یەکێ کرد بەرهەوی هەموو هەفکاریەکی نەژ بۆ vەگەڕاندنا تەرمان پێدەچێت بوێرە داوی بوێرە جانجدەزانە وڵاتیان هەرێمێ نەبێت دەریایی جێدا و دەریایەن دندا ئەگەر بێت و ژیانەکە باشترش بۆ وڵاتیان vê herêmê nehêda bînkirin weke welatî bixwe dibêjin.